دروستکردنی ئەم ژمارەیە دەبێتە بناغەیەک بۆ شێوازێکی حکومڕانی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ژمارەی کە ئەو ژمارە بێ هاوتایە لەمە دووە بۆ جۆرەها سیستمی تریش بەکاردێت. وەکو عەرزی جەنابتانم کرد ئەم ژمارەیە ئەکرێت بەکار بێت بۆ پێدانی موچەی ئەلکترۆنی و بەدەستخۆشیەوە فەرمانگەی تەکنەلۆجیای بانقەکانی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم هەنگاوی باشی ناوە لەم بوارەوە و خۆی ئەم ببورن خۆی ئامادە کردووە بە دڵنیاییەوە لەگەڵ دەستپێکی پرۆژەکە لەگەڵ دەستپێکی ئەم پرۆسەیە لە هەمان کاتا دەست کراوە بە ئامادەکاری بۆ ئەوەی لە هەمان کاتە هەموو موچەخۆرێک ژمارەی بانقی هەژماری بانقی تایبەت بەخۆی هەبێت ئەو ئامادەکاریە لە گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی و هەرکە ئەو ڕۆژەی پرۆسەکەی ئێمە تەواو بوو هەموو موچەخۆرێک ژمارەی تایبەت بەخۆی وەرگرت ئێمەش ئەتوانین موچەکانیان تەحویلی ئەو ژمارە حسابی دەن کە بۆمان کردوێتەوە لەو ڕۆژەوە موچەخۆر ئازادە ئەتوانێت لە هەر بانقێکی حکوومەت هەرێمی کوردستان موچە وەربگرێت جگە لەوەش سیستمەکە سیستمێکی مۆدێرنی کراوەیە ئەکرێت کەرتی تایبەتیش لە دابشکردنی موچەیە بەشداری هەبێت.